مەڵازان و خۆشەویستانمان بۆ پێی کە لە وەرزی سەرماداین بەشێکی زۆر لە منداڵان زووتر تووشی پەتای وەرزی دەبن زانین بەگشتی کامەیە پەتای وەرزی و دایکان و باوکان خێزانەکان چۆن ئاگاداری تەندروستی منداڵەکانیان بن گرنگترین ڕێنمایەکان چیە سەبارەت بۆ پەتایی کە بڵاو دەبێتەوە لە چ کاتێکدا پێویستە ئەم منداڵە ببرێتە نەخۆشخانەوە پزیشکی پسپۆڕ بیبینێت یاخود دەرمانی پێ بدرێت ئەو دەرمانخانانەی کە لا کۆڵان و لە شوێنەکاندا هەن تا چەند گرنگە دایکان و باوکان و شاریان هەبێت پزیشک ئەو دەرمانی کە بۆی دەنووسێ ئەوە بۆ منداڵەکەی دابینکەنەوەکو لەوەی کە لەوانەیە کەسێک پسپۆڕێکی وردی نەبێت لەو بابەتەدا خود شارەزایەکی نەبێت لە لەوەی کە ئایا منداڵە پەتای وەرزێت یاخود نەخۆشیێکی دیکەیەتی دەرمانە یاخود لاجێکی باتێ ئەم منداڵە بەرەو خراپتر بڕوات بەرگری جەستەی کەم بێتەوە زۆر شتی دیکە باز دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر پشدەر عەبدوڵڵا پزیشکی پسپۆڕی منداڵان و سنگ و هەناسی منداڵانی خۆ بەخێر بێت دکتۆریان زۆر سپاس بەڕێزم خێر بێت پەتای وەرزی بە کامە دەوتری پەتای وەرزی ئەگەر باسی بکەینەوە خۆی پەتاکان چەند جۆرە پەتایەکمانەیە بە تایبەتی لە ئەوانی کە لە وەرزیە باس دەکرێت کۆمەڵە ڤایرۆسێکی زۆرە مناڵەکان کۆمەڵ تووشی نەخۆشیە کات عادەتەن کۆکەیە یا تۆزێل و تەڕیە هەنە جار خیزەی سنگە یاخۆت هەنە جار ناڕەحەتیە بەشێک لەو ڤایرۆسانە زۆر جار مناڵەکان بەتونترێگرن بەشێکیان بە جۆر بۆ نمونە دەنگ کۆکەی دەنگکەڵەشێری هەیە بەشێکی مناڵی بچووک بڕۆنکیلایتسی پێوترێ ئەنواع ئەشکالمان هەیە ئەمانە لە مناڵێکەوە بۆ مناڵێک ترێ گۆڕە تاوان کۆمەڵێک جۆر مناڵمان هەیە زوو تووشی ئەم پەتایانە بن کۆمەڵک مناڵی ترشمان هەیە ئاسایی ئەگرن ئەوانەی زوو تووشی ئەم پەتایانەگرن عادەتەن ئەمانن کە زۆر جار کێشیان لە مەسەلەی و لووتیان یا قوڕگیانە هەیە هەندێکشان هەیە ئەوانن کە نەخۆشی درێژخایانیان هەیە بەڵام هەر کاتێک کە مەسلەی لوتی لەبەرەی ئەم پایە کە مرۆڤی دروست کردو عادەتەن بەلوت هەناسەیە و لە ناو لوتە سیستەمی دژە ڤایرۆس و دژە بەکتریا و دژە هەوکردن و ئەو هەواکەش بڵێنەوە هەوای کە هەڵی ئەمژی شێداریەکە و گەرمیەکە و بەرگریەکی زۆر باشی تایە هەر کاتێک کە ئەم مناڵە کێشەی لە لوتیا هەبوو گۆشتی زیای لە لوتە یاخود لە پشتی لوتە تا خود تەنانەت لەو زێتێنەکانی گەورە بوو یاخود کۆڵەکەی لوتی خوار بوو یاخود هەستیاری لوتی هەبوو ئەمانە ناتوان بەلوت هەناسە بن بۆیە لەو کاتەیە بەدەم هەناسەیان زۆر بکات لەبەرەی لە دەم ئەم سیستەم بەرگریتیانە بە ئاسانی ئەو ڤایرۆس و بەکتریانە خۆی پیاکەن بۆیە زۆر بکات ئەو مناڵانە یاخود ئەوانەی کە هەستیاریان هەیە ڕەبۆیان هەیە سیرەکەی ئەو مناڵانە زوو تووشی و پەتایە بن و زۆر درەنگی ژلیانە بێتەوە زۆر ناڕەحەتە بن پەتا مەسەلەی مناڵی تر کە کێشەی نەخۆشی درێژخایانی نەبێت و کە ئەم مشکلانی نەبێت پەتا ئەسڵەن پێویست بە خۆپاراستن ناکالەی و شتێکی زۆر باشە بەڕای من بۆی کە مناڵان سیستەم بەرگریان ڕاهێنان بکەن و سیستەمێکی بەرگری بەهێزیان هەبێت عادەتەن لای ئێمە خەڵک زۆر بەهەڵە لە شتەکان تێگا بەداخەوە زۆر جار ئەمانە بووە باوەی کە مەترسی زۆر گەورە لەسەر ژیانی مناڵ دروست کات ئەم پەتانە خوار مەترسینین هەر شتێک خواکردە بێ بەڕای من بەترسینە بە هیچ شێوەیەک ئینسان نابێ ئەوەی کە مەترسیە لەسەر تەندروستی مناڵان ئەو دەرمانە زۆرانەیە کە بەداخەوە بە تایبەتی دژە بەکتریا کە بە مناڵانە درێن ئەمانەن مەترسی زۆر گەورە لەسەر خودی مرۆڤایەتی و لەسەر تەندروستی مناڵ و لە کاتێک گەورەبوونیژە کە دروست دەبێت بەداخەوە کە دایکان و باوکان زۆر جار گوێ پێ نادەن قسەیەکی تۆ سەرنجی ڕاکێشان باست لەوە کرد کە وازیان لێ بنن لە خۆپاراستن تەنانەت ئەمە زۆر جارەڵێن خۆپاراستن لە چارەسەرکردن باشترۆنیە ئەبێ بڵێن بۆ ئەبێ منداڵ تووشی نەخۆش ئەبێ بڵین مناڵ ئەبێ بپارێزین لە دەست دایک و باوکی نەک لە دەست ڤایرۆس بەڕاستی بیزەبت خۆپاراستنەکە بۆ ئەوە بێت خۆپاراستنەکە ئەبێ مناڵ بپارێزین لە پاراستن لەو چارەسەر هەڵانەی لەو خواردنە هەڵانەی لەو ژینگە هەڵانەی کە دایک و باوک بۆ مناڵی ئەڕەخسێنێ نەک بیپارێزین لە ڤایرۆسێک کە ئەمە بەرگری ئەو مناڵە ڕایانێ باوەڕ کە ئێستا من هەرخۆم لەبەری لەو مەجالای خوێنم لەو مەجالای ئیشەکەم ینی چەندین لێ کۆڵینەوە کراوە مەترسی گەورە بۆ سەر مرۆڤاتی خەریکە دروست دەبێت لە ئەنجامی تەنانەت ئەوەی کە مناڵ بپارێزرێ لە ژینگەیەکێک لەوانەیە کە هایجین هایپۆسی پێوترێ کاکە ئەم سیستەمی بەرگریە وەک مناڵێکی تازە لەدایک بوو وەک مناڵێک کە پەروەردەیەکی سیستەمی بەرگریش پێویستی بە پەروەردەکردنە پێویستی بە ڕاهێنانە ئەم ڕاهێنانە چۆن بیکە ئەمڕەکە نەخۆشکەوێ تاوان بیسەبەت جاویستمەوە پێڵم تۆ ئەگەر مناڵەکەت لە ماڵەوە گۆشەگیر داینێت ینی مەی بەرەدرەوە تێکڵاوی مناڵی تر نەبێت سیرێکی لە تەمەی دە ساڵی کاتێکە تێکەڵاوی حتا نەک دە ساڵی کاچێ بۆ جامیعە دوان ساڵی سێرێکی مناڵێکی شەرمن دەرەچێ مناڵ بەردەوام لێیە دەرەقەتی کەس نایە ڕێک ئەگەر ئەم مناڵی تۆش بیپارێزیت و نێڵی تووشی ئەم پەتا وەرزیانە بێتوە لە هەمان کاتە دەرمانی دژە بەکتریای پێبی ئەزانی بۆ خەڵکی زیاتر ڕوونکەمەوە
ئەوەی کە مەترسی لەسەر مرۆڤایەتی و لەسەر مناڵ و لەسەر گەورانیش دروست دەکات چەند شتێکە. یەکەمیان خواردنی ناتەندروست لە کاتی سک پڕیە، خواردنی پڕکاربۆیدرات و چەوری و دوورکەوتنەوە لە فایبەر. دووەم کاتێک مناڵ لەدایکە بێت کاتێکە بەنەشتەرگی لەدایک بێ ئەمە خودی خۆی مەترسی گەورەیە بۆ سەر سیستەمی بەرگری ئەو مناڵە، وای لێکە لە داهاتووە بەرگریەکی زۆر لاوازیە بێت. سێمیان پێدانی شیری قوت و مەترسێ بۆ سەر خودی تەندروستی مناڵ. لە هەما کاتدا لە دوای ئەو مناڵانە کە پارێزیت ناڵ تووشی پەتابن مەترسیە. لە دوایەوە بەکارهێنانی دەرمان شە بەکتریا مەترسی هەرە گەورەکەیە کە بەداخەوە زۆر جارگوێ پێ نادرێت. بۆی سیستەمێکی بەرگری زۆر باشی هەبێ، شەڕکەری هەبێ لە داهاتووە بەهێزی هەبێ بە ئەو مناڵانە تووشی پەتابن و تکایە بە سروشتی گەورەیان کەن، تکایە ئەو شێوازەی کە خوا مرۆڤ هێناوە بەو شێوازە ئەم دەرمانانە ڕاستە ئەمانە زۆر لە کاتی خۆیان لە کاتێکە کە پێویستەکە بۆشتی پێویست دروست کراون، بەڵام کاتێککە تۆ بە هەڵا ئیدیت ئەمانە لە جیاتی ئەوەی نیعممەد بن ئەبن بە نەفرەتی بۆ خودی تەندروستی مناڵەکە و بۆ داهاتووشی. بۆیە زۆر جار بە هەڵە باس دەکرێت تکایە گەر مناڵەکە و نەخۆشی درێژخایانی نییە لە بینی قەوسێکات بۆ منە ڕەبۆ یاخود مەسلەی ئیفلیجی مێشک یاخود کۆمەڵکشی لە هەر سوچگەرا مەسیفایبرۆس کۆمەڵکشی ترەیە مناڵەکەت لێگەڕە تووشی پەتاکان بێت. ئەگەر زوو توش ئەبێت و زۆر بێزاری کردووی تکایە نیشانی پزیشکی پسپۆڕی بە بە تایبەتی بۆی کە مناڵەکەم بزانن کێشەیەک لە لوتیا هەیەی یا هەستیاری هەیە یا خۆت لەوزەتێنەکانی گەورە بۆ یا گۆشتی پشتی لوتی هەیە بۆ ئەوەی کە ئەم شتەیە بوو چارەسەرێک وەگە بگێ. ئەگینە ئەگەر مناڵێک کێشەیەک لەم کێشانەی نەبوو لی گەڕە با تووشی پەتا بێت با سیستەمێکی بەرگری زۆڕێکی بێت تکایە مناڵەکانتان لە دەستی خۆتان بپارێزن نەک لە دەستی ڤایرۆس و ئەمانی زۆر توشببوونی پەتا بۆ منداڵ هەنی کاریگەری بێت لەسەرەوەی کە بەرگری جستی بەهێزتر بێت بەدڵنیاییەوە تۆ لە ماڵەوە زەنی دایم ئەوەی کە پێم وتی بەرگری پێویستی بەڕاهێنان پێویستی ئێمە لە ناو سیستەمی بەرگریە دوو ڕێڕەومان هەیە. ڕێوەکمان هەیە تیە چۆنی پێوردە تیال پەروەن لەگەڵ ڕێوێک ترمانێت تیال پەرتوو. تیال پەروەن چیە؟ تیال پەروەنەوەی هەر کاتێک کە ڤایرۆسێک یا بەکتریاگە چێتە ناو جەستەتەوە ئەچێتە ناو جەستەتەوە ئەو تیهڵ پەروەنە چیەکە دەست بە ئیشەکە و دەست بە شەڕەکە و بەهێزە بێ و تیال پەرتوو کە نەخۆشی یاستیاریەکانن خەفە دەبێت ینی ناچالاک دەبێت. بەڵام هەر کاتێک تۆ نەوهێشت ئەو مناڵە تووشی پەتا بێ ئەم تیال پەروەنە چییە بێ خەفا بێ لاوازە بێ چالاک نابێت تیال پەرتوو چالاکە بێ کە هەستیاریە. بۆ یەگە سیرکی لە ئێستا بەداخەوە لە ئاستی دنیا بە تایبەتی لە وڵاتی خۆمانە ینی نەخۆشی هەستیاریەکان زۆر زیای کردووە لاوازی سیستەمی بەرگری مناڵان زۆر و گەورانیش زۆر حتا نەخۆشی هەستیاریەکان ئێستا مەسەلەی هەستیاری لووت کە بەداخەوە من هەر ئەمڕۆ بەیانی تێوێکم لێکۆڵنێکم لەسەر خوێنەوە شەویش لە ئەوەیە کە ئەوانەی کە هەستیاری لوتیان هەیە ینی باوەڕکەڵێ لەوانەی بەشێکی زۆری کورد ئەگەر فاسی بۆ بکەی ئەوانەی شەڕەکەن ئەوانەی خۆکوژیە ئەوانەی تووشی حادسەی سیارا بن لەوانی ئەگەر بێ ئەویان بۆکەی سێرەکی سیاری لوتیان هەستیاری وەرزیان هەیە بۆ لەبەرەوەی خەویان ناڕێکە لەبەرەوەی بەیانیان هەموو لەسەر عەساب گەرم تووڕە سیارە لێ خوڕە تووڕەیە ئەچێ بۆ ئیش تووڕەیە سێرێکی بەردەوامەمانە شەڕە بن تووشیەوە بن سێرێکی کابراڵە 8 ساعت 9 ساعت 10 ساعت خەوتم کەچی دکتۆر بەیانیان هەر باوشکمیێتێ تێرخەونیم سەرمیێشێ ئەمانە لە ئەنجامی چۆ بکاتێت لە ئەنجامی ئەوەیە لە مناڵیە و لە سکی دایکیشەوە لە دوای لە دایک بوونیشە بە شێوەیەکی ناتەندروست و نەهێشت و تووشی پەتا بێت دژە بەکتریای زۆری ئەوەتێ شیری قوتووی ئاوەتێ بە نەشتەرگەری لە دایک بووە بۆیە بەڕاستی ئەبێ خەڵک گوریا بێ ینی بەداخەوە ئەم نەخۆشیانە خەریکە بە تەواوەتی بن بە مەترسی زۆر گەورە لەسەر دنیاە ینی حتا مەسلەی من پار بووە پێرەر بخوێنمەوە مەسلەی بەکارهێنانی دەرمانی دژە بەکتریا لە ئێستایە پێنجەم هۆکاری مردنە لە دنیا پێنجەم هۆکار بە تەسەسول ئەگەر وا بڕوە لە دنیاە ئەڵێ لە ساڵی 2050ە ئەبێ بە یەکەم هۆکاری مردن سیرکە دەرمانی دژە بەکتریا کە تۆ دەرمانێکە بەکارێنی وا ئەزانی خێر و بەرەکەتە ڕاستە خێر و بەرەکەتە بەڵام لە کاتی پێویستە بەڵام کاتێک کە تۆ بە هەڵە بەکارێنی سیرەکەی بێ بە زۆرترین هۆکاری مردن لە داهاتووە من دڵنیام لە کوردستانە نەک پێنجەم هۆکارنی لەوانەیە لە ئێستا 2-3 بێت چونکە بەداخەوە وەک نوق و چکولێت خەڵک دەستی ئەکوێ و ئەیخوا بێ ئەوەی بزانێ بۆچی بەکاردێت باش ئەگەر منداڵێک هەر لە سکی دایکەوە ئەم دایکە خواردنی تەندروست بخوا بە تەندروست لە دایک ببێ و بە تەندروست ئەوی تۆ باست کرد چۆن پەروەردەیەکی هەموو سیستەمەکانیشی پەروەردە ببێ ئەم منداڵە لە ڕووی مەناعە ئەوی کە پێوتری بەرگری جەستە چۆنە وەک ئەو مناڵەی لێ نازام چۆن بۆ وەصف بکەم باسی شەڕکەرە ئازاکان کامە بۆ بکەم ئەوەی کە ها خەڵک ئەڵە کەس دەرەقەتی نایە سیستەمی بەرگری وای لێت بەو شێوازە یعنی ئەوەنە چاوکراوە ئەبێ لە داهاتووە یعنی هات زۆر جاتوەگە کەسێکتە بێ خزمێکتە بێ لە لای قۆمانێکە فریا دەکەی وەک شێریەتە پێشەوەها
سنگی دەڕەپەڕێنە ناترسێ لێش لەبەری ئەوە لە شەڕی کردووە ئەوە لە شەڕی کردووە چاکرەوەی گاڵتەی لێ ڕاست ڕێک سیستەمی بەرگری ئەو مناڵە ژوای لێ یعنی ئێستا باوەڕ کە مناڵەکانی من ئێستا پتیانە جگەل لە شڕوبێک ئەنتیستامینە شتێ لەگەڵ شڕوبیتە هیچی تر یعنی ئەم ساڵ هەموو ساڵێکم جارە پەتیان گرم مناڵە بچووکەکەم نەبوو کە کێشەیەکی لە گۆشتی زای هەبوو زوو تووشی لولگیران و شتە بوو تەبانە مە ئاساییە دەما خۆم ئەمزانیم شتێ مناڵەکانی ترم زۆر بەسیتی یعنی من مناڵەکەم 16 ساڵە کچەکەم کوڕەکەم 14 ساڵە باوەڕێکی لە هەموو تەمەنی یەک جات دژە بەکتریای وەرگرتو هێر وەک مناڵی تریش سەرەتا تووشە بوو بەس لەبەر سیستەمێکی بەرگری زۆر باشیە ماشەڵڵی گوڵە کوڕەکەم ماشەڵڵا خەڵک ئەمە چێ بستێک نییە لەسەر خۆمەوەی ماشەڵای لێبێت یەکی مناڵەکانی تر باماشەوە مەبەستم چییە؟ باشە من پزیشکێکم لەو مەجالەیە ئەخوێنم تو خوا ئەگەر دژە بەکتریا ئەوە باش وێ نایەمە خۆم بە ئاسانی دەستمەکە پارەی پێ نایم هەیشتە باشم خەڵکە بۆ بیر لەوە ناکاتەوە ئەمە مەترسی زۆر گەورەیە کاتێک ئێمە یعنی باوەڕ کە من ئەو ماوەی پێشوو هەفتەی پێشوو لە ڕاگەیانێکە مقابلەیەکم بوو لەسەرەوە باسی ئەوم گوتم تکایە لێگەڕم با مناڵەکاندا تووشی پەتا بن یەک دنیا قسەی چی نووسراوە ئەمە ئێوە تووشی پەتا بێ بۆ ئێمە بچینە عیادە کورد بابە من کەی داوام کردو من شەو ڕۆژ بازەکەم ئەڵم تکایە مناڵەکانتان وانە بوو هەرمەیەن بۆ خسخانەش من خەسخانەیەکمان بۆ نۆشنکردنەوە بۆ ئێسڵم پیسە بە عیادە نەبێت بۆی بۆ کلینیک نەبێت یعنی تۆ بۆ نەبەهەڵە بەدبەگومانی من پێتەڵم کاکە ئەمە بۆی توش پێویستە نەبێت یعنی تۆ دایم ئەم خەڵکە خۆنە حەقیشی نییە بەلایەکە ئەوەنە کلاوا دەکرێت لە وڵاتە بەداخەوە ئەوەنە کلاوا دەکرێت گوم نەحەقی نییە گومان لام شتێ بکە بەڵام هەندێک شت بە مەنتەقی بیرکەرەوە یعنی کە من ئەڵێم لێگەڕێ ئەم شتانە دیارە من ئەمە چەندین لە کۆڵینەوەی 2024 کاکێکنا لە کۆڵنی ئەوم لەسەر کە 2024 ساڵەکانی پێشترن بۆیە تکایە لێگەڕان مناڵەکانتان تووشی پەتا بێ ئیلا ئەمانەی کێشەیەکیان لە نەخۆشی درێژخایانیان هەیە ئەگەر زوو توش بوو پێویستە ببینرێت بۆی بزانن کێشەیەک لە لوتیا هەیە نییە مەسلەی گۆشتی زێ مەسلەی لەوزیدنەکانی گەورە بێ مەسەل ئەو شتانی کە لوتە گرێت چونکە بە قودرەتی ئیلایی خوا مرۆڤی وا دروست کردووە بە لوت هەناسەبا لەبەری لە ناو لوتە دژە ڤایرۆسی بۆ دانای دژە بەکتریای بۆ دانای پلەیگەرمی بەرزەکاتەوە هەواکە شێدارەکە دژاوکردنی تایە بۆیە بە ئاسانی یعنی تۆ گەوا سەیتەرەیەکی زۆر پتەوت هەیە بە ئاسانی ناتوانێت ڤایرۆس و بەکتریا داخڵ بێ بەس لە دەمەوانە دەستخۆش کە ئەم سەیتەرەیە داخرا لەو لا ڕێڕەوەیەکی قاچاغت هەیە کردوتەوە بەڕڵات کردو بارەسی و خەڵ خۆی پیاکە ئەمەش ڕێک وایە ئەمانەی کە کێشیان لە لوتیانە بەدەم هەناسەیەن بەردەوام ڤایرۆس و بەکتریا خۆی پیاکە کەواتە تۆ ئەبێ کێشە ئەسڵەکە چارەسەرکی لە نەڕەتە کە بۆ ئەوەی کە کێشەکە لە لوتایە بۆی کە چی بێ بەلوت بە تەندروستیە ناسەبەی نەکچی بەلایەوەی کە دەرمانی دژە بەکتریا کۆمەڵکشتر کە زیانی زۆر قرس و گەوریان هەیە بێگومان لە هیچ قۆناغێکا هەیە ئیدی بڵین ئەم پەتایە زۆر ترسناکە بۆ منداڵ مناڵی بچووک عادەتەن تۆزێ بە وریابی مناڵی خوار 6 مانگ تەبان هەچە من قەناعەتم بۆ نیە عادەتەن ئەوانەی کە شیری دایکیان نەخۆنەوە بە سروشتی لە دایکە بن سیستەمێکی زۆر بەرگری باشیان هەیە لە عادەتەن لە پێش 6 مانگە زۆر کەم تووشە بن ئیلا هەندێک حاڵەتێک کە بڕۆنکلایتسی پێوترێ ڤایرۆس بۆیە بەڕای من مناڵی بچووک خواری 1 ساڵ بەتایبەتی خوار 6 مانگە بێ وریابیت لەگەڵ خەڵکی بە ساڵات چووە لە دوای 16کانەوە ئێستا من باومانە بگەین بۆ تەمەنە عادەتەن لەو کاتانەی بەوریای و مامەڵە بکەیت چونکە عادەتەن سیستەمی بەرگری ئەو کاتانە لە ڕا ئەوەی مناڵی بچووک لە ڕاهێنانەیە ئەوەی گەورەکان لەوانەیە بە تەمەنە چون بەرەو سیستەمی بەرگریەکان و پێویست نەبێت ئیدعاتە نەویش مانوو ئەبێت هیلاکە بێت بۆیە ئەندامەکانی جەستان هیلاکن لەوانەیە بەرگە نەگرن بۆیە گرنگە لەو دوو تەمەنەیە بەڕاستی بەوریای و مامەڵە بکرێت گینە تەمەنەکانی تر لێگەڕێ باوەڕکە مناڵەکەی خۆم بەردەوامیش توش بێت گوێم لێ نییە بەردەوامیش بەڵام گرنگ بە خراپی مامەڵی لەگەڵانەکەی باش باس لە ئەنتیبایۆتی یان دژە بەکتریاکان کرد ئێستا لەوە ئافرەتێک لە ماڵەوە باوکێک لە ماڵەوە ئەم وشەعیلمی نەزانێ من حەزەکەم بە زمانی بازار چین ئەو هەبوو شروع بوو عیلاج تەنانەت دەرزیش دکتۆرە وترێ مناڵ هەر کفرە پێش 12 ساڵ دەرزی لێ بدرێت تەنانەت چین ینی ڕێک ناوێن بڵێ ئەمانە خراپن میدەن بە مناڵەکان کاکە ئەزانیشی من ئەمەم زۆر ئەوت باسی شمەکەت ڕۆژە نەخۆش یادو گوتی ڕ دکتۆر بەخوا بەس ئەم شوبەم بەکارنەوە کە تۆڵی بۆی بەکاربێنە سێرم کرد ڕێک دژە بەکتریاکە بوو گوتم وەڵڵاهی من شەو ڕۆژ هاوارەکەم بەزەڵم ئەمانە بەکاربێنن چین کاکە ئەمە سیفیکسیمە ئەمە ئەمۆکسیلە ئەمە پسیلینە ئەمە نازانم ئەزیسترۆمایسینە ئەمە دنیاشتی تر ئەمانەی کە چیان پێڵێن ئەوەی کە زۆر خەڵک نامێن ناوە تیجارەکانیان بڵم چونکە ناوە تیجارەکان مشکلێ بە ناوی شریکەیەک جوان ناکەوێت یاخود تجاری واتەوە یعنی ئەمە هەمویان دژە بەکتریان ئەبێ خەڵک زۆر بەوریە بە کوردەکەی ئەوەی کە خەڵک کە شێت یعنی من زۆر جار یەکشتم زۆر بەلاوە سێر و سوود فەڕۆشتم بۆ سەیدەلەیە پاراسۆڵە بکڕم نەخۆشی هاو تاوان من خۆم نەناسان لێ بڵم دکتۆرم یاشتەیە چونکە
ئینسان مەجبور نیە بەڕاستی لێ تووشی مەوقیفێک بینا خۆش بێشتێ مناڵەکەی پێ بوو هێنای بۆ لای سەیدەلیەکە وتی وڵا ئەم مناڵم ئەم پەتەیە باوەڕ کە بەس یەک دوورەوە سێری کە تەعین تەمان من ڕێزم بۆ کارمەندانی تەندروستی ئەوانە بەڵام بەڕاستی بێت تۆ زەوریا بن چوون گوناحبارە بن ئەگەر شتێک ئیشی ئەوان نەبێ حاڵەتی قورس بێ بەکاری بێنم دەرمانە گوناحبارە بێ ئەگینە ئەم وڵاتی ئێمە ئەمان ینی خزمەتێکی زۆر گەوراکەن زۆر باش بەس ئەبێ وریا بن لەو شتانەیە حتا نەک بڵم کارمەندی تەندروستی پزیشکیش کە ئیشی ئەو نەبوو ئیش بۆ نمونە من پزیشکی مناڵم لە بواری هەناسەیە ئیشەکەم پزیشکی مناڵان ئاسایی ئەم چانە ببینێ بەس پزیشکێکی گەورە ئیشی ئەو نە مناڵ ببینێ بۆیە سەڵی باوەڕ کە یەکسەر دوو شڕوبی دژە بەکتریایدا لەو سەرەوە یان لە کاتێک ئەمە بەس ئەمە چارەسەرەکەی نەبوو مە بەسم چێ ینی بەهاڵە چارەسەرکردن یان ئەبێ بیان پارێزین لەم شتەیە نەک لە پەتاکان دکتۆر لەوانەیە لە ماوەیەکی کاتی بیپارێزیا با بڵین چاکی بکاتەوە بەڵام ئەمە چاک نابێتەوە بۆ ئەبەت ئەزانی چییە ئەمانە یەکشتە با پێ بڵم ڤایرۆس کاتێکی هەیە بێ ئەم کاتی تێپەڕێنێ خەڵک هەیە ئەڵە تا و دەزی بەکارنێنم باشنام دەزێکە ڤڵتارین و دیکادرۆنەکە خۆی تۆزە جەو دەکاتەوە تۆزە نیشانەکان کەمەکە تۆزێ ماسک بەڵام منە عشدا بەزێنە ئیکام دەرزێ لە خۆی ئێتاما تۆزە جەویەکرێتەوە ئیتروازانە چاکبوون ئێ نازانێت لە ڕازیانی زۆر گەورەی بەرەکەوێت ینی ئەبێ خەڵک وریابێت تکایە خۆتان و مناڵەکانیش لە دەست خۆتان بیپارێزن نەک لە دەست خودی نەخۆشیەکان تکایە بە ئەمە یعنی من حتا زۆرم پێ ناخۆش بوو لە هەندێک شوێنە بینم چۆن خەڵک بپارێزین لە پەتاوەرزیەکان کەکم مەیپارێز بۆ گەورەش تەبان بۆ گەورەش خۆ تۆم سیستەمی بەرگریە بەڵام ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە گەورانیش ئەوەی نەخۆشی درێژخایانیە کێشەی گلیستەمی بەرگریە هەیە بە ساڵات چووە ئەبێ ئەوانە بپارێزین چون مەترسی بۆ سەر ژیانیان دروست دەکات ئەگەر ئەمانەی نەبوون نەخێر پێویست بەپاراستن ناکە ئەبێ توش بیت ئەبێ بەرگریەکە و ڕابێت ئەبێ چاوکراوە بێ ئەبێ شەڕکەر بێ ئەبێ وای لێ بکەیت تۆ ئەمە وەک سیستەمێکی شەڕکەر وایە کۆمەڵە سەربازت هەیە ئەگەر ئەمانە تەدریبیان پێ نەکەی ڕاهێنانیان پێ نەکەی ڕوبەڕووی دوژمن نەبنەوە شەر بن دەرەچن ئەو کاتی کە پێویستی پێوێ دانیشتووە لە ماڵەوە خەریکی خواردنە ئەوەنە وەرگی گەورەك داناوە توانای شەڕکردنی ئێوە کاتە تو لە ناوە برەی لێگەڕێ بۆ شەڕە بچووکەکان با فێری شەڕ بێت با چاوکراوە بێ بۆی لە شەڕە گەورەکان فریادکەوێت بێگومان ڕاست کاک دکتۆر شتێکی دیکە هەیە چەند جای دیکەش لە بەرنامە دیکە باسمان کرد و خۆشە داماژت پێکرد تا چەند گرنگە هوشیاری دایک و باوک بۆی کە خێرا هەر کۆکێکی نەوەڕانەکە بۆ سێدەلی کنزیکی ماڵی خۆیانە ینی با پزیشکی پسپۆر بیبینی ئەگەر هیچ هەر دڵی لای مناڵەکەیەتی دڵی پێی ئەسووتێ ینی ئەوە باشترێکە لەوەی کە وا ئەزانێ بە خێرایی چارەسەر بکرێت دەمە ئیدی چارەسەرە خۆی زۆر بێکات بەداخۆ من نەخۆشیانەوە بەلامەڵە کاکتۆر وڵایی ئەو مناڵم توش بۆ ئەمیان و توم بابی بە بەپەلە تا بۆی توش نەبێ کاکە وەڵی کە مناڵ کە نیشانەکانی لێ دەرەکەوێت دوو ڕۆژ پێشتر خەڵک تووشەکە یعنی کە تۆ نیشانەی لێ دەرکەوتە زۆر جا دوو ڕۆژ پێشتر خەڵک تووشەکات بۆیە کە نیشانەشی لێ دەرکەوت چەندێک بەریەکەوتن نزیک بێت ئاسەیە بەڵام تکایە ئەوە چەند جار ئێمە باسکەم ئەگەر مناڵەکەت کێشەی تەندروستینە لێگەڕە با توش بێ ئەوە یەک دووەمیان کە توش بوو ڕجا ئەم پزیشکی پسپۆری دەیان پزیشکی زۆر باشمان هەیە لە وڵاتەیە هی مناڵانن دکتۆرای هەیە خەستەخانە بەردەوام کراوەتەوە کاکە ئیمکانەتی نیە خۆی مناڵێن بیبەرە کلینیک برانە خۆشخانەی مناڵان سوپاس بخوا بەردەوام کراوەیە بەردەوام نەخۆشی تیا بێنرە تکایە بۆی مناڵەکە بە دوور بێت لەم دەرمانە خراپانە بۆی ئەمان بیبینن تکایە لە خۆتەوەمێ دووەم بەشی هەرە زۆری باوەڕکە لە سانەوەی نەخۆش ئەکرێ هەر لە ماڵەوە بە پێدانی پەتاگرێ تاکەی دابەزێنە فێنکی کەرەوە شلەمەنی زۆر بەرێ میوەکانی زۆر بەرێ سەوزەواتی زۆر بەرێ یعنی یەکشت بیرمان نەچێ مناڵی کاممان هەیە سەوزە بخوات خۆ مناڵ زۆر کەم سەوزە دە لە کاتێکە ئەبێ لە 35 بۆ 35 وزە مناڵ هەر لە دوای کە دەست بە خواردنەکە لە شماگۆ ئەبێ لە سەوزەوات وەریگرێ ئەبێ نیوەی ئەو وزەی کە مناڵ و گەورە ژوەری ئەگرێ ئەبێ لە سەوزە میەوە بێ لە 30 بۆ 35 لە سەوزەوە بێ لە 20 بۆ 15 بۆ 20 تا 25 یاخو 20 بڵێن لە میەوە بێ مناڵی کاممان خۆشمان کاممانم سەوزە شتانە خۆی لە کاتێکە بەرگری بە سەوزەوات و بە میوە بۆوانە زۆر بەهێسە بێت ئەگەرە تێ بەرگریەکی باشە بێ ئەمانە بخۆ نەخۆشیە
هەستیاریەکان کە ئێستا بوون بە بەڵا لەسەر کۆی مرۆڤایەتی و بە تایبەتی لە وڵات خۆبانەکە زۆر زۆرە فایبەر بەشێکی زۆر گرنگە لە چارەسەر بۆی کە سیستەمێکی بەرگری باش پێشەوەی جەنابەت بێ لە سەرەتایە کاکدانیار باسیەوەی کە گفتوگویەکماکەوتی من ڤاکسین لە خۆمە ئەم ساڵانە لە کۆتایی وەرزیان و سەرەتای وەرزی پاییس ئەم ڤاکسینە با بۆ گەورە باز ناکەین چکە پسپۆڕەکەی جەنابەت مناڵە شتێکی وا هەیە مناڵان ڤاکسینێکیان لێ بدرێ بووی تۆڵی توش بن دیسانەوە بەڵام بۆ ئەوی کە توش نەبن بەحسابیان پێویست ناکە ینی ڤاکسین گوێ لە براو بگرە بەڕێی من ناچ بەناو تەفاسیلی ڤاکسینەوە چونکە حەز ناکەم تۆزێەوە بێ بەڵام ڤاکسین لەو کەسانە بن من خۆ ڤاکسینەکەم کردو ئەم ساڵ یەکەم ساڵە ڤاکسینەکەم کردووە طبعاً بەڵێ پەتا بە سووکی یەگریت یاخود هەر نەگریت بەڵام ناچمە ناو تەفاسیلی مەسەلەی ڤاکسینەوە بۆ هێندە بەرێکەوتن نەبێت تکایە ئەو کەسانەی نەخۆشی درێژخانیان هەیە هەستیاریان هەیە ڕەبۆیان هەیە بە گەورە و بچووکەوە تکایە ڤاکسین لە خۆتان بن چونکە ئەمانە بە دوورە بن ئەوەی کەوتمان پێویستە بپارێزرێنەها بۆچی ڤاکسینەکە سوودی زۆر باشیە بەڵام تکایە ئەوەی کە پێتان ئەڵم با تووشی پەتا بن با توش بن ئیتر ناچمە ناو تەفاسیلەوە با بەرێکەوتن نەبێت بەڵام تکایە ئەمانەی مەترسی لەسەر ژیانیان نەخۆشی درێژخایانیان هەیە تکایە ڤاکسین بکەن کە زۆر گرنگەوە ئەیان پارێزێت زۆر باشە لە کۆتاییدا ئەوەی گرنگە خواردن ینی ئەماژۆژە پێکرد بەس بە تایبەتی تر بۆ منداڵان چی دیکە بخورێت کەمێک بەرگری جستیان بەهێز بێت بۆی کە هەندێک مناڵ هیچ ناخوایان ئەوە ناخۆن بەشتی لا بەلا شتی خراپ بخۆن ڕێگەمەی بۆ ئەم خواردانە چۆن لە دەرمانەکانی شەشتە خراپەکان لە خواردنی شەباهمان شێواز طبعاً ڕێگایەکەیە کە وایە لە مناڵ بکەی بیخوا بەڵێ ئەزانچی گرنگترین شت دوورخستنەوەی لە خواردنەکانی دەرەوە ئەگەر ئەتوێ سیستەمێکی بەرگری زۆر باشی هەبێت من تامان لەسەر ئەمەشە ڕۆڵ ئۆف نیوتریشن ئین دە یونیتی لەسەر یاخود ئەلێرجیک دیزیزەکان لەسەر ئەمە زۆرم خوێنێتەوە ینی هەموو شتی ئەپدەیتەوەی کە مناڵان ئەبێت خواردنێک کە فایبەری زۆر بخوات دوور بکەوێتەوە لە خواردنی شیرینی دوور بکەوێتەوە لە چەوری ساتچورێتی دیکە پێوترێت دوور بکەوێتەوە لەوانە خواردنێک بخوا کە فایبەری زۆر بێت باشە و میوەکان زۆر کە پڕێتی لە زینک و لە ڤیتامین سی و لە کالسیۆم و ڤایتامین دی و کەپەر و ئەمانە کە زۆر بەسوودن مەگنیسیۆم زۆر بەسوودە بۆ سیستەمی بەرگری دوورکەوتنەوەش لە خواردنی کاربۆهیدرات و چەورە تێرەکان کامانە زۆر مەترسین حتا تۆزە پرۆتینی ژێبێ زۆر بەوریاوە ماوەڵ لەگەڵاکات بۆیە ئەم شتانی تر بەرگری فولەکات و لەگەڵ ئەوەی کە تووشیش بێت زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر پشدەر عەبدوڵڵا پزیشکی پسپۆڕی منداڵان و کۆندامی هەناسی منداڵیان خۆ بەخێر بێ زۆر سپاس خۆش بێخۆ